سەرەڕای بانگەشەی پارتی و یەکێتی بۆ یەکگرتنەوەی پێشمەرگە نێچیروان بارزانی هێرش دەکاتە سەر پارتی و یەکێتی. وازیری نوێی دارایی یەکەم پەیامی لەبارەی بەردەوامی هاتنی موچە ڕاگەیاند. بەرزی ڕێژەی پیری هاواری لە تورکیا هەستاندووە و بەرزترین ڕێژەی گەنجیش لە باکووری کوردستانە. سەرەڕای بانگەشەی پارتی و یەکێتی بۆ یەکگرتنەوەی هێزەکانی 78 کۆکردنەوەیان لەژێر چەتری وەزارەتی پێشمەرگە بە ناوەکانی فەرماندەی دەڤەری 1 و فەرماندەی دەڤەری 2. ئەمڕۆ نێچیروان بارزانی لەم بارەیەوە هێرشی توندی کردە سەر پارتی و یەکێتی. نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە لێدوانێکدا ڕایگەیاند پرۆسەی یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە وەک پێویست بەڕێوە ناچێت. سەرۆکی هەرێم بەڕاشکاوی ڕایگەیاند ئەوان لەم دۆخە ڕازینین و بڕوایان وایە واکەوتنی ئەم پرۆسەیە زیان بەناوبانگی هەرێمی کوردستان لە ئاستی نێودەوڵەتی گەیاندووە. نێچیروان بارزانی ئاماژەی بەوەش کرد هێزەکانی هاوپەیمانان بە وردی چاودێری دۆخەکە دەکەن و چاوەڕوانی ئەوەن بە زووترین کات هێزەکانی پێشمەرگە یەک بخرێنەوە و ببن بە هێزێکی نیشتیمانی یەکگرتوو. فاڵح ساری وەزیری نوێی دارایی عێراق لە یەکەم پەیامیدا دڵنیاییدایە فەرمانبەران و خانەنشینان و جووتیاران کە تەواوی شایستە داراییەکانیان دابین کراوە ناوبرا و جەختی کردەوە کە وەزارەتەکەی تەنها فەرمانگەیەک بۆ دابەشکردنی موچە نابێت بەڵکو دەبێتە بزوێنەری ئابووری عێراق. ساری کە سەربەڕەوتی حیکمەیە و وەک لایەنێکی میانڕە و بەرامبەر هەرێم دەناسرێن، بەڵام کاوە محەممەد پەرلەمانتاری پێشووی عێراق لەبارەی کەسایەتی ئەم وەزیرەوە ڕایگەیاند لا پەرلەمان بەیەکەوە بووین ئەو لە لیژنەی دارایی بووە. هەڵوێستەکانی بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان توند بووە، تەنانەت لە هەندێک هەڵوێست دەبێت خۆزگا بە تەیفسامی بخوازین. بە گوێرەی ئاماری حکوومەتی تورکیا ساڵانە ژمارەی گەنجان لە وڵاتەدا کەم دەبنەوە و لە هەر 100 کەسێک تەنها 15 کەسیان گەنجن. گەنجترین ناوچەش پارێزگاکانی باکووری کوردستانن. دامەزراوەی ئاماری تورکیا راپۆرتێکی نوێی لەبارەی پێکاتەی دانیشتوی وڵاتەکەی و باکووری کوردستان بڵاو کردەوە. با گوێرەی راپۆرتەکە ئێستا لە کۆی 86 ملیۆن و 92 هەزار کەس لە باکووری کوردستان و تورکیا تەنها 12 ملیۆن و 708 هەزار و 348 کەسیان گەنجن. ئەوەش دەکاتە 14.8% دانیشتوانی تورکیا. دامەزراوەکە لەبارەی پیربوونی دانیشتوانی تورکیا هۆشداری دەدات و دەڵێت ئەگەر پێکاتەی کۆمەڵایەتی بەو جۆرە بەردەوام بێت چاوەڕوان دەکرێت لە ساڵی 2100 ڕێژەی گەنجان لە تورکیا بۆ 7.2% کەم ببێتەوە.